بەڵێ زۆر بەخێر بێی کاک ڕەحمان دیارە یەکەم پرسیار لە جەنابتەوە دەست پێکەین جەنابتان وەکو ڕێخەری سەنتەری میترۆ بەڵێ کاک ڕەحمان جەنابتان وەکو ڕێخەری سەنتەری میترۆ کە هەمیشە داکۆکی دەکەن لە مافی ڕۆژنامەنووسان بەڕای جەنابتان ئەو پێشێلکاریانە چین کە ڕۆژانە ئەنجام دەدرێن و کارەکەی چییە؟ سپاس بۆ ڕێخستنی ئەم چالاکیە شاری کردوکی خۆشەوی کە باس هەر دیاردەیەکە بین بە تایبەتیش دیاردەی هێرش و پەلاماردانی ڕۆژنامەنووس لە هەر وڵاتێکا بێ ڕەچای باری مۆزوعی دراسەیەکی بارودۆخی مۆزوعی ئەو وڵاتە بکرێت. ئێمە لە وڵاتێکین ناوی عێراقا سێم خراپترین وڵاتە بۆ دەربازبوونی بکوژی ڕۆژنامەنووس لە سزا لە ڕیزی پێشەوەی ئەو وڵاتانەیە کە فسادی تایە، لە ڕیزی پێشەوەی وڵاتانەیە کە ژنی تیاکوژرێ، لە ڕیزی پێشەوەی ئەو وڵاتانەیە کە ململانەی چەکداری تایە، لە ڕیزی پێشەوەی ئەو وڵاتانەیە کە ئازادی بیرروڕا و ئازادی تەنانەت معتەقەدی دینیش بە توموتیژی مامەڵەی لەگەڵ کراوە. لە وڵاتێکین کار لاوە پەلامار دراوە، یعنی لە زۆر لاوە پەلامارە دێ داعش هێزی کرد و دیگە لە بلبلانەکان هەموو ئەمە ڕنگدانەوەی لەسەر ئازادی ڕۆژنامەنووسی هەیە، هەموو ئەمانە ڕنگدانەوەی لەسەر بارودۆخی ڕۆژنامەنووسان هەیە با ڕنگدانەوەی لەسەر بارودۆخی ئازادی سەرکردن، ئازادی بیرروڕای ئاینی، هەموو ئەمەی کە جەنابەت باسی کرد پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان پەیوەندیدارە بە ئامادە نەبوونی سەروەری یاسا، لاوازی سەروەری یاسا، لاوازی دام و دەستگاکانمان، بەڕێزنەگرتن لە بیرروڕای ئازادی خەڵک، بەڕێزنەگرتن لە ئازادی میدیا. پێشێلکاری مەربوطە پەیوەستە بە سیستەمی سیاسی و لە هەر کوێ دیموکراسیەتە بێ ڕێزی ڕۆژنامەنووس و ئازادی ڕۆژنامەنووس هەیە، لە هەر کوێ دیموکراسیەت لاواز بوو یاخود لە خۆناغی گواستنەوەی دیموکراسی بوو بێکمان مۆزوعی ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی کاری ڕۆژنامەنووسانیش کاریگەری بەسەریەوە بێت. بەرەوە بینین لە شارەکانی عێراق لە هەرێمی کوردستان پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت بە پێی راپۆرتەکانی ئێمە کە 10 ساڵە ئێمە راپۆرت دەرەکەین ساڵانە سەدان پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکرێت و بێگومان ناوچە دابنێراوەکانی کە پێوترێ ناوچەی سەوجل پێشێلکاری زۆری تیاکرێ و لە هەر ناوچەیەک دەتوانم بڵێم لە ناوچەکانی ژێر یاسای یاخود بەندی یعنی ناوچە دابڕێنراوەکانی دابڕێنراو لە هەرێمی کوردستانە لە هەر ناوچەیەکە شکلێ لە یاسا هەیە و شکلێ لە مامەڵەکردن هەیە لەگەڵ ڕۆژنامەنووسان لە شوێنێ دەستگیرەکرێن، لە شوێنێ کامێرەیان لێسەندێ، لە شوێنێ ڕێگریان دێکرێ بچکە شوێنی ڕووداوەکان بە تایبەتی و ناوچانەی کە تەعریبی تیاکرێ. هەموو ئەمانە ئێمە لە راپۆرتەکانی سەنتەری میترۆ ئاماژەمان پێکردووە و پێمان قبوڵ نییە و لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکانە راپۆرتەکانیانە ئاماژەیان بۆ گرفتانە کردووە. بەڵێ دەستخۆش کاک ڕەحمان ئێوە وەکو سەنتەری میترۆ کە هەمیشە ڕۆژنامەنووسان چاویان لە هەڵوێستی ئێوەیە، ئێوە ئاخۆ ئەو یاسایانی کە لە پەرلەمانی عێراق دەرچووە هەروەها لە پەرلەمانی کوردستان ئێوە پەسەندە بەلاتانەوە ئاخۆ مافی ڕۆژنامەنووس پێشێل دەکرێت لە ئەو یاسایانەدا و ئێوە چیتان کردووە بۆ ڕۆژنامەنووسان؟ یاسای دوو یاسا هەیە لە هەرێمی کوردستان پەیوەندیدارە بە کاری ڕۆژنامەنووسی، یاسای مافی بەدەستهێنانی زانیاری و یاسای کاری ڕۆژنامەنووسیە. ئەم دوو یاسایە لیوگازندەی ئەوەی لەسەرەکە جێبەجێ ناکرێت بە حکمەوەی کە ئێمە کاتی خۆی کام یاسایە دەرچووە لە 2007ەوە یاسای ڕۆژنامەگیری و 2013 یاسای مافی بەدەستهێنانی زانیاری دەرباری ئەگەر سەرنجیشمان لەسەریا و بێ بە یاسا باشەکانمان داناوە بۆ کاری ڕۆژنامەنووسی، بەڵام جێبەجێ نەکردنی وای کردووە کە ڕۆژانە پێشێلکاری هەبێت لە محاکم جێبەجێ یعنی مامەڵە بە یاساکە ناکرێت پەنا بێ بۆ یاسای وەکو یاسای سزادانی عێراقی لە مامەڵەکردن
لە پێیسی بڵاوکردنەوە بۆیە یاسا هەیە و یاساکان جێبەجێ ناکرێت. ئەگەر باسی ئەم ناوچەیش کرد بێکمان یاسای ڕۆژنامەگەری شمولی هەرێمی شمولی کەرکووک ناکا بەوەی کە ڕاستە بەشێکی زۆری ڕۆژنامەنووسانی کەرکووک ئەندامن لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان، بەڵام لێرە لە مەحاکمی ئێرە یاسای کاری ڕۆژنامەنووسی هەرێمی کوردستان کاری پێ ناکرێت بە یاسایەکی تایبەتمەندیش نییە بۆ ئازادی کاری ڕۆژنامەنووسی، یاسایەکی تایبەتمەندیش نییە بۆ مافی زانیاری لە عێراقا. ئەوەی کە ئێستا هەیە وەکو پرۆژە یاسایەک هەیە بە ناوی یاسای سەرایی بێلکۆلی لێشتنی تاوانە ئەلیکترۆنیەکان لە عێراقا هەیە، لە هەرێمی کوردستانیش پرۆژە یاسایە تەقدیم کراوە بۆ ڕێخستنی میدیای ئەلیکترۆنیک. ئەمانە هێشتا لە هینی مناقشەکردنان، بەڵام بە شکلێکی عامە توانین بڵێن مەحاکممان و دەستگای دادوەریمان لە عێراقا لاوازە و کاریگەری ئەحزابی لەسەرە، تەنانەت ئەگەر یاسایش هەبێ یاساکان بە لاوازی جێبەجێکریان جێبەجێ ناکرێت. دەستخۆش کاک ڕەحمان گەرمای کە بدەیتە بەڕێز ڕزگار شوانی. بەڵام میوانە خۆشەویستەکان ڕۆژنامەنووسانی شاری کەرکووک زۆر بەخێر بێن. دیارە جێگای دەستخۆشی ڕۆژنامەنووسێکی چالاکی ئەم شارام دیدارەی ساز کردووە، ئەویش زۆر بەڕێز کاک ئاکا مۆزیری دواتر بە دڵنیایە وتارێکی دەبێت. کاک ڕزگار جەنابتان وەکو سەندیکای ڕۆژنامەنووسان ئەگەر ڕۆژنامەنووسێک ئەندام نەبێ لای بەڕێستان پێشەکاری بەرامبەری بکرێ دەتوانێت لای ئێوە سکاڵا بکات یاخود ڕێچوونەکەی چۆن دەبێت؟ پێشەکی سوپاسانەکەین بۆ بێتە ئێمە وەک سەندیکای ڕۆژنامەنووسانی عێراق کەرکووک پێویستە ئەو ڕۆژنامەنووسەی بە سکاڵا پێشکەشەکە دەبێ ئەندام بێ لە سەندیکاکەم. ئەمە وەکو لەوە هاتووە لە یاسای حقوقی سەحەفیین واتە یاسای مافی ڕۆژنامەنووسان کە لە بەغا دەرچوو ساڵی 2011. بۆ نمونە ئەمڕۆ دوێنێ تەلەفۆنێکیان بۆمان کرد لە محکەمەی کەرکووکەوە، وتیان فلان شەخص لای ئێوەیە ڕۆژنامەنووسە، وتمان نەخرێت لای ئێمە ڕۆژنامەنووس نیە. ئێمە دیفاع لەوان ناکەین کە ڕۆژنامەنووس بێ لەلامان بۆ هەوێی ڕۆژنامەنووسی. یعنی هەر ئەندامێک هەر ڕۆژنامەنووسێک لەم شارە لای ئێوە ئەندام نەبێت ناتوانێت سکاڵا بکات؟ ناتوانین، بە پێ قانونە بە پێ دەستەکانت خۆش بێت دەچنێ لای بەڕێز دێرشوانی. کاک لێر جەنابتان لە پارێزگای کەرکووکن وەکو ڕاگەیاندنکار لە کەرکووک جگە لە باجی دەستگاکە یان سەندیکای ڕۆژنامەنووسان ڕۆژنامەنووس دەبێت نووسراوی ڕێپێدراوی ژووری ئۆپراسیۆنەکانی کەرکووکی پێبێ یاخود ئیدارەی پارێزگای کەرکووک تا ڕێگەی پێ بدەیت لە شاری کەرکووک چالاکیەکانی بکات؟ سەرەتا سوپاس بەخراتی میوانە بەڕێزەکانەکەم نوێی لە سلێمانی و برادرایی لەگەڵمانان و بەخراتی ئەو میوانە خۆشەویستانەکەم کە دانیشتوونە دواداری نەم دیدارە بێتە ڕێگایەک بۆ گەیاندنی نامەیەک بۆ ڕۆژنامەنووسان هەر کەس و کا وەک سەندیکا هەردوو سەندیکای عێراق و سەندیکای کوردستان و هەروەها وەک ئەمە ڕاگەیاندنی پارێزگای کەرکووک و وەک ڕۆژنامەنووسان. ئێمە لە بینی ئەو کارانی کە ئێمە ئەیکردین شتێکی ڕەسمیمان نییە کە بتوانین جگە لەوەی هاوکاری بکەین تایبەت ئێستا لە دوای باسەکانی 16 ئۆکتۆبەرەوە خۆتان ئەزانن لە کەرکووک لەو شوێنانەی کە کاک ڕەحمان باسی کرد و کێشە لەسەرانە زیاتر لە 13-14 قواتی ئەرزی ئەمنی هەیە. ئێمە گە پەیوەندی بکەین بە لایەنێکەوە مەسەلەن بە ئێتیحادیەوە بە هەر لایەک و لایەک دیکە ڕێگری لێ ئێمە چەند ڕۆژنامەنووسمان هەیە جگە لە ڕۆژنامەنووسی کورد کەناڵی شەرقیە ئاگادارن تاکەتیلە تووشی کێشەیەک بۆ هەستن سزی ئێوە کابرا عەسکەریە ئەڵێ من هیچ ڕێم پێ نەدراوە کە تۆ بە کامرێک کۆچێ لە تۆ لەسەر قانونی ئیرهاب تۆ ئیرهاب خەریب ئەوی بۆ بکە لەسەر جا ئێمە جگە لەوەی لە کارەکانماندا چ هاوکاری بە ساڵات بۆ پەیوەندی بێ بە حکمی و عیلاقی لەگەڵ هەندێکیان ئەمانە دوایەوە ئەمە دیدارێکمان ساز کرد لە برادران ئامادە بوون لەگەڵ بەڕێوەبەری ژووری ئۆپراسیۆنەکانی کەرکووک بەڕێز عەلی وەفرەجی دانیشتین دانیشتێکمان کرد کە باسی هەر کەس باسی معانات و مەشاکلەکانی کرد چییە لەگەڵ کێشا دوایەوە بڕیاریدا کە وەرەخەیە هاوکاریان بکە موافقەیان بۆ بکە بە کتابی ڕەسمی بۆ هەموو برادران کردمانەوەی هەندێکیان لێر دانیشتوونە ناویان داخلی کۆمپیوتەر بوو لە هەر شوێنێک ئەمانە ئیش بکەن وانێ بەڵام بە ئاگاداری ئەو شوێنە بکرێت بە تایبەت شوێنە عەسکەریەکان. ئێمە وەک ڕاگەیاندن ئەوەی کە پێمان کراوێ بۆ هەموو ئەوانەی کە سەر بە دەستگای سەندیکای کوردستان و عێراق بن
یان بەسەر مؤسسەیەکی ئەعلامی بن لێرە باسمان بۆیان کردو بۆ چوونەژورۆ بە ناو محافەزە و هەر مدیر دایرەیەکیان وایە چ بێ کاری ئێمە ئاسانکردنە بۆ شوێنی ئیدارەکان بۆ شوێنی دیکە ناتوانین مەسەڵ سەندیکا بڵێن ئیدار سازکەین بۆ سیاسی و وڵایەنە بەڵام بەس شوێنی حکوومەتەکان بەس دەست خۆش بێ دیارە کاک لێر ئێمەی کەرکووکی بە تایبەتێنەوەی کورد مامەتۆ خۆشە لەو جێگای و ئەعلامیش دەبێ هەمیشە قسەی حەق بڵێ وەک دەڵێن گەر لە مرتیاندا حەقدا مەپۆشە بانگی محەممەد ئاشکرا خۆشە دیارە جەنابەت جگە لەوەی هەوڵێکی زۆرت داوە لەگەڵ ئەم هاورە ڕۆژنامە نووسانەیە بەڵام لێرە لەوێ جاروایە گەلی لە جەنابەت دەکرێت هەندێک جار ڕەنگە پەیوەندی بە ژیانی سەرقاڵی ژیانتەوە هەبێ بەڵام هەندێک لە ڕۆژنامە نووسان کە ڕەنگە لێرەش دانیشت بن لەوەیان هەیە هەندێک جاوەکو پێویست جواب نادرێنەوە و ڕێگایان پێ نادرێت کە مەراسیمێک ڕووماڵ بکەن جەنابەت دەمە بۆچی گەڕێنیتەوە و شارەکە جواب ئەمە وەک باسی کرد لەسەرتاوە هەر شوێنێکی مەسەلەن تۆ دەستی مەسەلەن ڕۆژی هەفتەی ڕابردوو کاکڕەنج بەرنامەیەکی هەبوو لەکرد ما موافقاتی ئوسوڵی ماوەرگرتە بوو لەسەر بۆی لە هەولێرەوە بێن بۆ کردو ئەو کابرایی کە پەیوەندیمان پێوەی کرد یەکەم سەیتەرەی کەرکووک لە هەولێرەوە هاتن برادرانی تیمی ڕاگەیان و کادرەکانیان بە سەیتەرەی دووەم لەوەی دارەمان ڕایانەوە ساڵمانە کردن و ئەو هاوڕێی لەگەڵ مەکاکبڕوان و مدیر ئێعلام ئیسلام ساڵمان بۆ زابدەوا کرد بڕوا بکە تا 2 ساعت ولا من لە واجبی عسکری من چی بەمنە ناتوانم لەگەڵ عسکران پێمەڵێ هەندێک جانب واجبی عسکری مەبووە من مثلا قادرێکی ئیداری نییە پێ بڵێم من لەسەر و تۆ ئەوەڵێ من لە حملەیەکی عسکریە بوومە ناتوانین چی لەگەڵانی لە چۆش کار ئەی ناتوانین بەڵام ئەوەی توانی بێتمان بۆ باسی کرد ئەو کاریانمان کردووە کەسیان لێ گیراوە بەڵام هەتاک و پێشتووە بە ئێمە هەواڵەکە و برادران لێشان لێن ئێمە هەوڵمان بۆیان دانا بەڵام خۆ دەزانی ئەمە ئێمە باسی کرد 16 دەستگای ئەمنی لەم شارەیە کارەکە من نازانم یعنی ئەوش کە قسەی لەگەڵاکی دوایەوە شتێک غەڵەتێکە لە من سەروی تەلەفۆنی بۆکەن ولا من داوای لێبوردن دەکەم نەمزانی دەکات دەست خۆش بێ پرسیارێکی گرنگ ئەوەیە کە ڕۆژنامە نووس بەڕێزان لێرەن وەروەها خۆمان لەو بارەیە کار دەکەین باشترین ڕێگە چییە کە ڕۆژنامە نووس بگرێتە بەر بۆی بتوانێت ڕووماڵی ڕووداوێک بکات باشترین ڕێگە ئەوەیە وەک یعنی وەک ڕێنماییەک لایەنە پێش ئەوەی کە ئەو کارە بکەن پێوان مەسەڵ کادرێکی ئیعلامە چێ بۆ سەرگەڕان تەلەفۆنم بۆ کالێکا کە من گیرام تەلەفۆنەکەشان لێسەر من چی بکەم نازانم لای چییە نازانم زابطەکەی چییە بەڵام پێش ئەوەی کە بڕوا هەر بەنامەیەک بڵێ من واڕم بۆ فڵان شوێن فڵان کەسم لەگەڵایە لە فڵان ڕێگا بۆ فڵان خۆی شوێنەکان ئەزانێ بەڵام ڕێزم هەیە بۆ هەندێک ڕۆژنامە نووس ڕێزم حدەثێک دروست دەبێت بکا بە سەبەقی خۆی ڕاستەوخۆ بکا یعنی هەندێک ڕۆژنامە نووسان قەنەواتی خۆشمان لێوان ئەگاتە ناو کێشەکە ناو عەسکەریەکە جاو کاتە نازانین لە لای کام بەحتەیە لە لای کام قوات لە لای ئەو کێشانە بنووسێت ئێمە بۆ ئەوەی ڕێنمایی وەلو کتێبی ڕەسمیمان بۆ هەمویان کردووە دادەنا میوەریان خۆم چوو بەناو هەمویان شۆوەرە بگریان بە تەوقیعی قاعید عملیات بەڵام لە جۆرەی ئجراعاتی قانونی یان تۆ لە شوێنێک لە ناو شار سوورەکەی کە کامێرەکە لێسەر جا تەلەفۆن دەکەی کاکە لەو شوێنە بڵێ پێشەوە پۆلیسێک نزیکە بڕۆ بڵێ پرسی کرد جناب تا نەزان وەزعی کەرکووک کاکڕەحمان باسی کرد وەک وەزعی هەولێر و سلێمانی و دۆ کوردستانیە لێرە دەستگاکان تامیرات هەیە ئەمنی هەیە وەزعی داعش هەیە ئەڵێ چێ بۆ لای احتمالە بە سنوودێک ڕێزم هەیە خۆم چەند جار کردووە لەگەڵ برادێک ڕۆژنامەنووسە کابرایەکی مفەوەزێکی ڕێزم هەیە عەسکەر هاتووە خۆی ڕاکێشاوە کامێرەکەی داوە بە عەجرا ئەوەی لێزانی سنووری ئەوەی نییە کە ڕۆژنامەنووسی ئێمە وان پێ باشە پێش ئەوە ئاگادارمانکردنەوە چ بە کتێبی ڕەسمی یان بەنامەیان بە تەلەفۆن شکوتایی ناکەن دەستەکانت خۆش بێ زۆر سپاس دەچنی لای بەڕێز کاک مادی زریان کاک مادی بەخێر بێن کاک مادی دیارە زۆر جار لە ڕووداوەکانە کە ڕۆژنامە نووس تووشی پێشەلکاریە بێ وای لێ دێ ڕۆژنامە نووسە بە هیچ شێوەیەک سکاڵاش تۆمار ناکات تۆ ئەم هۆکارە بۆ چێ گەڕێنیت دەستان خۆش نازانم دەنگ خۆی منەمە پێشەوەی ئەو وەڵامە ئەوان کەرکووک لە سەرەتای دوای 2003 قەرار وەکیلێنین
جیاواز تەواوی شارەکانی هەرێمی کوردستان و عێراق زۆر جیاواز جا ئەم حاڵەتانی کە دروست لە سەردەمێکە بەردەوام پێشێنکاریەکە زۆر جارەوەی عاتفە هەیە سۆز ڕێگای سۆزەوە ئەو کاتە دەسەڵاتی